ساختەکاریە بەرفراوان و بێشمارەکەی یەکێتی و پارتی لە هەڵبژاردنەکانی 12 ئایاری ئەم ساڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراق قەیرانی سیاسی هەرێمی ئەوەندی تر ئاڵۆز کرد بە جۆرێک ئەگەر لە ڕابردوودا بۆنە ئاینی و نەتەوەیەکان هۆکارێک بووبن بۆ کۆکردنەوەی خاڵە ناکۆکەکانی لایەنەکان ئەوە ئێستا ئەو بۆنانەش ناتوان لایەنەکان کۆبکەنەوە. جەژن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا مای خۆشبەختیە، هەوێنی پێکەوە ژیان و گردن ئازادیە و ئاشکردنەوەی دڵ و ماڵەکانە لە یەکدی و سافکردنەوەی سینەیە لە ڕق و کینە و بغز. جیهان بەگشتی و وڵاتانی ئیسلامی بە تایبەتی جەژن دەگەن بە دەرفەتێک بۆ گەرم و گوڕکردنەوەی پەیوەندی سیاسیەکان و پیرۆزبایی سەرۆک و سەرکردەکانی وڵاتان لە یەکدی زۆر ژەرکۆتایی هێناوە بە ساردی پەیوەندیەکانی نێوان دوو وڵات. لە هەرێمی کوردستانیش لە جەژنەکاندا سەرۆک و سەرکردەی لایەنە سیاسیەکان بە پیرۆزبایی و پەیامەکانی جەژن پەیوەندی ئاسار دووسڕەکانی نێوانیان گەرم دەکردەوە و سەردانی بنکە و بارگاکانی یەکتریان دەکرد. ئەگەر چی لە ڕابردووشدا جەژنەکانیش نەیانتوانین چارەسەری گرفتە بنچینەکان بکەن و ڕقوقینی مێژوویی لایەنەکان بەرامبەر یەکتر بسڕنەوە، بەڵام ڕۆڵی هەبوو لە هێورکردنەوەی بارودۆخەکان و بێدەنگبوونی لایەنەکان بەرامبەر یەکدی ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بوو بێت. بێباکی یەکێتی و پارتی لەسەر دۆخی ژیانی هاوڵاتیان و ساختەکاریە گەورەکەی هەڵبژاردنەکان بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانی بە ئاڕاستەیەکی مەترسیدار بردووە و مەودایەکی فراوانی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا دروست کردووە. بە جۆرێک جەژنی ئەمساڵیش نەکردوانێ بە یەکگەیاندنەوەی ئەو لایەنانەی نییە، بەڵکو ئاشتی کۆمەڵایەتی پێکهاتەکانیشی تێکداوە. یەکێتی و پارتی بە درێژایی مێژوویان بۆ مانەوەیان بەردەوام ڕێگای تەزویر و ساختەکاریان لە هەڵبژاردنەکاندا گرتوۆتە بەر، بەشێک لە وڵاتانی دراوسێش بۆ مانەوەی بەرژەوەندەکانیان و جێبەجێکردنی ئەجەندای کارەکانیان یارمەتی ئەو ساختەکاری و تەزویرچیەکانیان داوە کە دوجار هاوڵاتیانی هەرێم باجی قورسیان داوە. با بڕوای شارەزایان لە هەڵبژاردنەکانی ئەم جاری پەرلەمانی عێراقدا مۆدێلێکی نوێی مەترسیدار لە دزی و ساختەکاری بەکار هاتووە، چونکە جگە لەوەی ڕێگە بە یەکێتی و پارتی دەدات لەسەر کورسی دەسەڵات بۆ ماوەیەکی دیکە بمێننەوە، حزبی بێناونیشانی بە ئەجەندای دەرەکی هێناوەتە ناوکای سیاسی هەرێمەوە کە ئامانج لەی دروستکردنی ئۆپۆزیسیۆنێکی لاواز و گوێ لە مشت و تێکدانی ڕای گشتیە لەسەر ساختەکاریەکان.